لێرە مەڵبەندێکی 24 کاتژمێری بۆ نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە کراوەتەوە. مەبەست لێی کۆئەندامی هەناسە ئەم نیشانانەیە کە لە هەر کەسێکدا هەبوو ئەتوانێت سەردانی ئێرە بکات. کۆکە، کژمە، هەناسەتوندی، هەر نیشانەیەکی تر کە جێی سەرنجی تۆی هاوڵاتی بێ کە وەکو پەتایەکی درم گرت بێتە. مەبەست لەمە چییە؟ بۆ ئەوەی ئەو نەخۆشانەی یاخود ئەو کەسانی کە گومانی ئەویان لێکرێت کە هەڵگری ئەم ڤایرۆسە بن بە زووی دەستنیشان بکرێن و ون نەبن لە نێوان نەخۆشخانەکاندا و کەمترین بەرکەوتنیان هەبێت لەگەڵ ئەم کارمەندە خۆشەویستانەی کە لێرن. جێی باسە لێرە لەم مەڵبەندە 24 کاتژمێریە پزیشکی پسپۆری ئێشەگر هەیە لەگەڵ پزیشکی پلەبەند لەگەڵ کارمەندی هەم تاقیگە هەمیش کارمەندی پێشوازی. ئەوەی کە لێرە ئەکرێت 24 کاتژمێرە باواتای ئەگەر تۆ وەکو هاوڵاتی پێویستت بە سەردانیکردنی نەخۆشخانەیەەکە کە من ڕێنمایی هەموو کەس دەکەم هەتا زۆر پێویست نەبێت سەردان نەکەی، هەتا زۆر پێویست نەبێت تەنانەت نەچیتە ڕاوێژکاری و نۆرینگەکانیش. بۆچی ئەم شوێنەمان کردوتەوە وەگوتم گرنگترین شتەوەیە کە ئێمە نەخۆش ون نەکەین. حەزەکەم پێتان بڵێم لە کەرەنتینەکان کە ئێستا دوو کەرەنتینەمان هەیە، کەرەنتینەی هەڵەبجە و کەرەنتینەی هەورامان. لە کەرەنتینەی هەورامان 83 کەس میوانمانن و لە کەرەنتینەی هەڵەبجەش 38 کەس میوانمانن کە تەواویان باری تەندروستیان جێگیرە.